ناوم سەنعان عرفان نورەدینە. سەرەتا کە هاتینە ناوەوی شەی باپیرە گەورەم هاتیە یەکەم جار لە ساڵی تقریبا 915ەوە لەگە هەڵگیرسانی جەنجی جیهانی یەکەم باپیرە گەورەم هاتیە لێرە ئەو دوکانەیدانایە. پاشوی چەند ساڵێکیشی کردیا میهنەکە لۆ بابم مایتەوە. بابیشم تقریبا حتا هەشتایەکانیشی کردیا. پاشوی میهنەکە لۆمە مایتەوە. بەس من بەخۆم تقریبا لە 1970 1979 ئەو ساڵانە دەستم بۆ ئیشەی کرد. برایەکی گەورەشم مایە ئەو عینەن لەو سەنعەتەیە بەس ئیشیوی زیاتر لە هێلەنگیش ناکە بەس لە بابەتی دیش دەکە عینەن نەتزانێت. واللهی باشە الحەمدولله بژێوی ژیانی خۆم پێدابین کردیا. ئەمە لە باپیرمۆ لێ ڕبووینە حاجی کەریم نەجار بنەبانگووە هەر لە بازاری خێسەری لەو فەرعی بووینە هەر دوکانیشمان لێرەیە. بەڵام ئێستا بە حکم یعنی لەگەر مدیری ئەوەی زەمانەکەی گۆڕایە ئەمە کاری نەجار نەما باپیرشم با بڵێن ئەمری خوای کردووە. لەوەی شوێ با بڵێن لەوە مامەکانم مایە بابم و مامەکانم ئەوانش لە بازار دەرچوونە یان چەند ساڵێک دەبی لە بازار دەرچوونە ئەوانش بەکای موبیلاتەوە خەریک بوونە ئێستا موبیلاتیان هەیە و منش ئێستا لە جێی باپیرمم. هێلەنگ لە دێر زەمانەوە کە ئینسان نانی خواردوەیان بژێوی ژیانی دابین کردەوە ئەو هێلەنگە هەبووە و ئەو هێلەنگە چەند زۆرێکی هەیە نەوعەچیان هەیە هوردە ئەسپێی لە ئاردی دەگری نەوعەچیدی هەیە لۆنانی تێری خۆمان دەبیت تەلە لەوەی هەندێک درشترە وەجبەی دیش هەیە با بڵێن نەوعەتی دی لۆ گەنم دەبی لۆ ساوار دەبی لۆ برنج جوداکردنەوە دەبی هورد و درشتەکەی یان شکا و ساغەکەی جودا دەکا نەوعەچی دیش هەیە لۆ هوردکەی ساواری دەبی کەرستەکەی هەندێکی لە کوردستانی خۆمان هەیە دارەکەی کوردستانی خۆمانە لە منتقەی زاخۆ هەیە لە منتقەی سلەیمانی هەیە کاژاوی پێدرێن هی منتقەی سلەیمانی دار کاژاوە دارەکەی گەلک باشە بەس هەندێک نرخی گرانترە لە ئیزاخۆی ئیزاخۆش ئەسپیندارە هەردووک دەبی دەبتەکەوە تێل و پەڕۆیەکەش لە سین دێتن واللهی حەسەب ممارەسەی ما هەمووی ئاساندە یعنی دروستکردنی شتەکە مەسەلەن تقریبا 30 ساڵێک دەبی ئەمە لەو میهنەیەمە هەمووی ئەتیادیە دروستکردنی بەس سورعەت دەور دەبینی سەرفیات هەبی سورعەتەکەمان زیاد دەبی سەرفیاتی نەبی دا لە نیشتین یعنی حتا تەواو دەبی ئەو جەوەز بەچی دروست دەبی پێشترم ببیرم دێ با بڵێن لێرە هەموو نەجارەکان یعنی بخۆیان کلکەخاکە نەستەن دروست دەکرد تیرۆژیان دروست دەکرد تیرۆژی بورما قالبی کولیسە لانچی گەورە لانچی بچووک جەنجەر غەربیلی ئەوەی کە لە بۆ عەمەلەکان ئەو شتانیان دروست دەکرد بەڵام ئێستا ئەوانە کەم بوویتەوە زیاتر هەمووی بە ئیشوکاری ئێلەک دروستکردنەوە شتانەوە خەریکن لەگەڵ لانچی ئەو بابەتە زیاتر شتەکان لە دەرەوە دێ زۆربەی لە سین و لە تورکیا و لە وڵاتانە دێ دەی فرۆشی ئیش پێ دەکەن مەسەلەن کەرکووک بە دەرەجەیەک زۆر ئەو هێلەنگە سرف دەکە سلەیمانی سرف دەکا دهۆک و زاخۆ لە کۆیە دێن لە ڕانیە دێن وەڵڵاهی هەندێک ماندی بوونی زۆر تێدایە قازانجەکەشی بەو شێوەیەنی یعنی ئەگە مقارنە بکەی لەگە تیجارەت و لەگە بابەتی دی فەرقەچی هەیە یعنی ئازانجی گەلێک نییەوە زۆر نیانی یەک سەنعەتی هەیە مەسەلەن با بڵێن هەڵدەستی داهێنانێک دەکا با بڵێن کەس نییە پاڵپشتی بی
دووەمین دەوروبەریش با بنێن مەوادەکەت و دروست دەکەی لە سین زۆر هەرزانتر دێ لەو حالەتەی عیلاج نییە دەبی واز دەکارەکەی بین بۆ نمونە یەک لەوانە مەسەرەن کورسی قورئان کورسی قورئان ئەگە خۆمان دروستکەین ئەو کورسیە مەسەرەن مەعمەلە چی وەی دانەی لێرە لە هەولێر کولفەی لەوانەیە 1000 دینار نەوەستی ئەمە ئەوەی بە 3-4 دەکڕین لۆ 500 دیناری دەفرۆشت چ عەلمی تێدانێ ئیش هەیە لەوەی زۆر زەحمەترە دەیکەین ئازان جگە لە کەمە بەس لە بەجێی لەبەر با بڵێن کرێکار نێ ئیشکە مشکلەی کارەبات هەیە مشکلەی تەخزینت هەیە کە ئەوەی دروست دەکەی با بڵێن 1000 دانە 2000 دانەی لەوەی دروست دەکەی جێیەک نییە داینی هۆکارەکەی ئەوەیە با بڵێن لە پێشووتر یعنی ئافرەتەکانی خۆمان یعنی نەماڵەوە نانیان دەکرد با بڵێن هەر بەکاری ماڵەوە زیاتر خەریک بوون بەڵام ئێستا بە حکومە کە خەڵک ئافرەتەکان ئێستا بە ئەوەی بەرەو پێشچووە هەموو بەکاری دەوام و یان بەکاری ترەوە خەریکن سەرقاڵی ئەوە کاری بکەنە لەبەر ئەوەی هۆکارەکەی بەوەی دەگەڕێتەوە ئەو پیشەیەش بەرەو کەمبوونەوە دەڕاتن یان ئێستا لێرە ناو نەجار با بڵێن هەر ئەو مەجموعەیە لە شاری هەولێر لە بازاری قەیسەری ئەو مەجموعەیە یعنی دەست بەو ئیشەوە خەریکن و سەرقاڵە ئیشەنە لە زۆربەی زۆریان گۆڕاوە یەک لەوانە مەسەرەن 20 ساڵ پێش ئێستا با بڵێن 25 ساڵ پێش ئێستا ئەو بازارە هەموو سەفار بوو ئێستا سەفارێک نەمایە زۆر مێنە لە ناو دەچی یعنی ئیمەش مەسەرەن با بڵێن 5 ساڵ 10 ساڵە چیدی ئەو میهنەش نامین وەڵڵی ئاخر ئەو وەز ئەوەی کرد تووشی قەیران بوون ئەگەر ئەو وەزعەکە بەسەماهاتی هەموو ملەتیش سەبەبە بە خۆشمان کەس ئیش ناکە کەس کاسبیەک ناکە یعنی 4-5 ساڵ پێش ئێستا لەو بازاڕەی کەس ئیشی نەدەکرد دەربەوە ئیشەی پێدەیگۆ کە لۆ ئیشکەم ژیانم دابین کراوە لە چم کەم نییە یعنی ئەو وەزعە دەتزانی قەیرانە چی دەرەوە بەس بەچێت دەگۆ دەیانگۆ شتی وها نییە شتی وها ڕوونادە ئەو لانکە لانچی سەفەری پێدەکۆترێ بەهاران و با بڵێن وەچی خەڵک دەردەچێت بۆ گەشت و گوزار لانکە چ لەوەی دەکڕی لەگە خۆی دەبا منداڵ لێ ناودادنی یەکەم گچکەترە لە لانچی لەعین لۆ سەفەریش سووک و اعتیادیە دانان کەرستەی وای هەمووی خۆمانە بەس بزمارەکەی لە دەرێ دێ ئەو بزمارە لە دەرێ دێ نەکو ما باقی مەوادەکەی هەمووی خۆمانە لێرە دروست دەکرێ دارەکەی لە سلەیمانی و زاخۆ دێ والله قديم بالنسبة قديم خوش بو يعني كما زيراني قديم وليرة ببير ما عندي همو يك بابلن يك نانو يك منزل بو يعني خوش بو بيكو بوين مثلا من اقام لدكان دبو كابرا دسو مزقف ناني دخوار يعني نوجي دكر حتى دهاتو لو انا يكدو بارتسم لو بفرشت با مشتري بلان استا او تعاملنا ما بداخوا زور بداخوا اوش لنا ما استا همو يبكو منافسي لياتوا يعني استا مدام مشتكى بفرشم زيرانا كم نفرش او يتر نفرشي بلان بقشتي باشا كم لبر وما قديمين يعني هم وكو بابلين يك مالياته بلان عادة خوي منافسة هي لهم زيان بنا وبازار منافسة هر بردوام هي